ئەمڕۆ پانێڵێکی زۆر تایبەتان پێشکەشەکەین بە هاوکاری ئەم دکتۆرە خۆشەویستانەی کە لە نەخۆشخانە ناوبوون و ماڵان لێرەین بۆ من تانیا محەممەد حسینم پەرستاری زانکۆم لە نەخۆشخانەی مناڵبوون و مناڵانی هەڵەبجە لێپستراوی پەرستارانم لە ئێستاە لە نەخۆشخانە. ئەمڕۆ هەفتەی یەکەمی شیرپێدانی سروشتیە، یەکی حەوت بۆ عەفو یەکی هەشت هەتا حەوتی هەشت هەفتەی یەکەمی شیرپێدانی سروشتی و ئێمە ڕێنماییەکانمان لەو بارەیەوە یعنی هینەکەین بە دایکانی دووگیان و هەم بە ئەو دایکانش کە شیرەیەن بە مناڵەکانی خۆیان و بۆ هەموو دایکانیشە ڕێنماییەکانمان پێیانەگەیەنی. پانێڵەکەی ئەمڕۆ تایبەتە بە شیرپێدانی سروشتی لەلایەن دکتۆرە پسپۆڕەکانمانەوە کە دکتۆری پسپۆڕی مناڵانن. لێرە ڕێنمایی ئەدرێت بە کارمەندەکان و کارمەندەکانیش ئەیگەێنن بە هاوڵاتیان هاونیشتیمانیانمان. پەیامم بۆ دایکان ئەوەیە شیری خۆیان بن بە کۆرپەکانیان، چونکە شیرپێدانی سروشتی سوودی زۆرە بۆ دایکە، هەم بۆ دایکەکە هەم بۆ مناڵەکە هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە. بۆ دایکەکە هەر لە سەرەتاوە کە شیری خۆی ئەیە بە مناڵەکەی جسمی دایکەکە وا ڕایەت بۆ ئەو پرۆسەیە ئامادە ئەبێ کە شیری خۆی با بە مناڵەکە، یعنی کۆمەڵێک لایەنی لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەییشەوە وای لێ ئەکات لە سەرەتاوە بۆ نمونە خوێنبەربوونی دوای مناڵبوون کەم ئەکاتەوە، تەقەڵوز بە ڕەحمی دایکەکە ئەکات، اینجا دایکەکە خۆی ئامادەکە بۆ شیری ئەو ژەکەی کە بۆ دایکەکە بڵین ژەکە سەرەتای یەکەم بەرگریە بۆ مناڵەکە، سەرەتای شیرپێدانەکە مە بەرگری دروست ئەکا بۆ جەستەی مناڵەکە کە مەفروزە خۆی دڵۆپی یەکەمی شیرەکەی کە ژەکە بیا بە مناڵەکەی. اینجا ئەمە بۆ یعنی هەم بۆ دایکەکە هەم بۆ کۆرپەکەش سوودیە. لە ڕووی داراییشەوە پرۆسەی بەکارهێنانی مەمەمژە و مەم پلاستیکی و ئەمانە خۆی شتێکی باش نییە، بەکارهێنانیشی هەر باش نییە، باری دارایی ژەگەڕێنێتەوە بۆ خێزانەکە. ژەک پێگاتێکی خۆراکی زۆر جیاواز زۆر ئێوەندی هەیە بەم دوو پێوەرەوە. من باستەخۆش بەناو بابەتەکەمەوە بە